ئەنتۆنی بڵنکێن وەزیری دەرەوە و ڕەشاد حوسێن باڵوێزی ئەمریکا ڕۆژی پێنجشەمە راپۆرتی ساڵانەی نێودەوڵەتی ئازادیاییان ڕاگەیاند و چینیان وەک یەکێک لە خراپترین ئەو وڵاتانەی ناوبرکە لە ساڵی 2021دا بە بەردەوامی مافە سەرەتایەکانی پێشێل کردووە. چین بەردەوامە لە جینۆسایدکردن و سەرکوتکردنی ئۆیغورەکان کە زۆرینەیان موسڵمان و گروپە کەمینە ئاینیەکانی دیکەش. لە مانگی چواری ساڵی 2017ەوە هەتاوەکو ئێستا زیاتر لە 1 ملیۆن ئۆیغور و قەزاک و تورک و کەسانی دیکە لە کەمپەکانی شێنجیانگ دەست بەسەرکراون. پەکین راپۆرت و سەرکۆنە نێودەوڵەتیەکانی ڕەت کردەوە و ڕایگەیان کەمپە گەورەکانی دەست بەسەرکردن ناوەندێکی ڕاهێنانی پیشەین. بڵنکێن هەروەها ئاماژەی بەوەش کردووە حکوومەتی چین بەردەوامە لە سەرکوتکردنی بودایەکانی تبت. ناوبراو ئاماژەی بە ئێران میانمار حکوومەتی تالیبان لە ئەفغانستان و نەیارەکانی دیکەی ئەمریکای کرد وەک پێشێلکارانی مافە بنەڕەتیەکان. ڕەشاد حوسێن باڵوێزی گشتی ئەمریکا ڕایگەیان ئەم ساڵ رووسیاش لە لیستی پێشێلکاراندایە. دوای دەستنیشانکردنی رووسیا بۆ یەکەم جار وەک وڵاتێکی جێگای نیگەرانی لە ساڵی ڕابردوودا، ئەمساڵ لە جیاتی ئەوەی دۆخەکەی باشتر بکات پێشێلکاریەکانی 2 هێندە زیاد کردووە. دادگاکانی رووسیا بەردەوام سزای زیندانیکردن لە دژی ئەو کەسانی کە ئاینی خوان بەڕێوە دەبن دەسەپێن و دەسەڵاتدارانی رووسیا سەدان جار هەڵیان کوتاوەتەوە سەرماڵی گومانلێکراوە توندڕەوەکان کە زۆر جوار تونند و تیژیشی لێکەوتوتەوە. بڵنکێن گوتی لە گەورەترین دیموکراسی جیهان کە هێندستانە هێرشکردنە سەر خەڵک لە شوێنەکانی پەرستن و عیبادەت زیادی کردووە. باڵوێزی ئەمریکاش بەم شێوەیە باز لە وڵاتە دەکات. لە هیندستان هەندێک بەرپرس پێشێلکاریەکان پشتگوێ دەخەنیان تەنانەت پشتگیری لە زیادبوونی هێرشەکان دەکەن. لە ڕابردوودا سەرکردەکانی هیندستان بە توندی هەر جۆرە ڕەخنەیەکی ئەمریکایان سەبارەت بە هێرشکردنە سەر کەمینەئاینیەکانی دیکە لە وڵاتەکەیاندا ڕەت کردووەتەوە. بڵنکێن هەروەها ڕەخنەی لە پاکستان گرت و گوتی ساڵی ڕابردوو لانی کەم 16 کەس بە تۆمەتی کوفر سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە، هەرچەندە هیچیان لە سێدارە نەدراون.